پەناگەیەکی لەبیر کرا و جەنگێکی بێهیوا بۆمانەوە لە ناوچەیەکی چۆڵ بێدەنگ و دوورەدەستی کەرکووک. پیاوێک بەتەنیا لە نێوان ژیان و مەرگدا وەستاوە تاکە هاوڵەکانی نزیکەی 1000 سەگی جێ هەڵدراون. ماوەی 9 مانگە لەگەڵ ئەم سەگانە دەژیت، جێی نەهێشتون و نەگەڕاوەتەوە ماڵەوە، بەڵام ئێستا خەریکە هەموو ئەوەی کردوویەتی بەبا دەڕوات. بەڵام ئەوە 2-3 مانگە یعنی نەخواردن دێنن، نە عیلاقەیان بە هیچەوە نییە، حتا پێیان ئەڵێن ئێمە کاکە پەیوەندیمان نەما بەم شەڵترە. باشە من زۆر سەیرم دێ، ئێوە ئەو ئاژەڵانەتان هاورد بۆ ئێرە بە بێ خواردن لە بینی 4 دیوار، ئێناڵێن ئەوە خاستان ئیستا بە تایبەتی ئیستا ڕەمەزانە، یعنی باشە خێرخوازەکان خواردن دێنن، بەڵام بەشی چەند سەگ بکات؟ 600 بۆ 700 سەگم هەیە من. ماوەی 3 مانگە موچەکەی نەگەیشتووە، پەناگەکەش نەخواردن و دەرمانی پێدەگات و نەهیچ پاڵپشتێکی دارایی دەکرێت. دیمەنێکی تراژیدی دروست بووە، نەخۆشی لە نێوان سەگەکاندا بەڵاو بۆتەوە، برسێتی تەنگی پێ هەڵچنیون و ئەو سەگە هێمنانەی کە بە ئاشتیەوە بەیەکەوە دەژیان ئێستا پەلەماری یەکتر دەدەن. چاو دیێرە ماندوو لە بیرکراوەکەش دەڵێت ئەمە زۆر مەترسیدارە، سەگەکان برسین، نەخۆشن و لە ناو دەچن، من بەتەنیام و هیچ لە دەستم نایە بیکەم. لای بەهۆی خواردن نییە، بەهۆی قەفەسەکان خانەخانە نییە، بەهۆی ئەوانەی ئەو سەگانی کەوا ناو قەفەسن تووشی حالەتێکی نەفسی بوونە، قاچەکەیان خوارد، بە 2 ساعت قاچەکەیان خوارد، هێشتا زیندووە. بردمانەوە ئەمەلیاتمان کرد، ئەوە ئێستا تەداوی یەکەم ئەوە مانگێکە لەو سەرمایە لەو زستانە، عیلاجەکەش کەمە لەبەرەوە حتا ئێستا ئین نەبووە، چاک نەبووە، قاچی برینی ماوە جاری. هەوڵماندا قسە لەگەڵ قایمقامێتی کەرکووک بکەین سەبارەت بە پژوهەخستنی ئەم پەناگەیە، بەڵام قایمقام ئامادە نەبوو هیچ لێدوانێک بدات، بە بیانووی ئەوەی دەستی لە کار کێشاوەتەوە و پەیوەندی بە ئەرکەکەیەوە نەماوە. بەرپرسی ڕاگەاندنی فەرمانگەی ڤێتەرنەری کەرکووکش دەڵێت هیچ پاڵپشتێک نەماوە و دەبێت چارەسەرێکی دیکە بکرێت بۆ ئەم بابەتە. فجاران دعم هەبوو، حلمان ینی بەسیتێکمان هەبوو، ئێستا دەعم ڕاوەستاوە، زۆر کێشە دروست کراوە، سەگەکانی گەورەکان بچووکەکان ئەخۆن، سەگەکان لە برسە قاچێکتری ئەخۆن، ئەسڵەن ئەمانە سەگەکان ینی علمیەن ئەنو دەبێ ئەمانە گەورەکان مفتەرسن، یان دەبێ شوێنێکی زیاتر بۆیان بکرێتەوە، بەڵام مەحمیەکە ئەو دەعمەی نییە بەڕاستی، یان بەداغەوە ئەو هینەی نییە، لێبەر دەعم بەسیت کراوەتەوە، ئەوە دەبێ حل بکرێت بە شێوەیەکی تازە. ئەم پەناگەیە ڕۆژانێک ماڵی زیاتر لە 1000 سەگ بوو، ئێستا تەنیا 700 سەگ ماونەتەوە. ئەگەر زوو فریایان نەکەون ئەو ژمارەیە کەمتریش دەبێتەوە و سەگی زیاتر لە ناو دەچن. ئەو پیاوەی هاوکاری دەکردن گەیشتووەتە بنبەست و خەریکە جێیان دەهێڵێت. پارەم بۆ نێت و بەدیلم بۆ نێت و حاڵی ئێرە چاک نەکرێ، بەڕاستی منیش مەجبورم واز بێنم، هەتاکەی خۆم بە تەنیام لێرە، هەتاکەی نازانم، هەتاکەی شەو ڕۆژ لێرەم بە بێچەک لە ناو ئەو سەحرایە، هەتاکەی منیش ڕۆژێک دێ واز دێنم و دەرگاکە کەمەوە سەگەکان ئەیلم بڕۆن، خەتای ئەو سەگانە لە ملکیەیە نازانم هەتاکەی تەحمل بکەم. وابێت ناوچەکە پڕ دەبێت لە سەگی نەخۆش و برسی. پرسیارەکە ئەوەیە، ئایا هیچ کەسێک ئامادەی هەنگاوێک بنێت پێش ئەوەی زۆر درەنگ بێت؟ کاروان ساڵحی 964 ناحیەی لەیلان.